یەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە کێشەگیرفتەکانی بەردەم دووتیارانە لە هەرێمی کوردستان و ناوچەکە دەبا بزانین کێشەگیرفتەکانی دووتیاران بە دیاریکراوەی لەم ساڵدا چییە؟ هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان چین لایەنە پەیوەندیدارەکان ئایا هاتوونە دەسەرخەت بۆ ئەوەی کە بتوانن کێشەی دووتیاران چارەسەر بکەن. بۆ مەبەستە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەنوەر عەزیز لە پرسای بەشی ڕێنمایی کشت و کاڵی کفری بەڕێزیان ڕاستەخۆ لەگەڵمانن. کاک ئەنوەر سڵاو لێ بێت ئەم کاتت باش؟ ڕێستان بەیانی کورسات و هەموو بینەرانی خۆشەویستی کوردستان هەر بە خۆشی و بە شادی ببینین. بەڵێ کاک ئەنوەر سەرەتەبات لەو دەست پێ بکەین کێشەگیرفتەکانی بەردەم دووتیاران لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا چییە تا چەندێک لایەنە پەیوەندیدارەکان لەسەر هێڵبوونە توانیوانەکە کێشەکانتان بۆ چارەسەر بکەن یاخود بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانیان پێداون. کێشەگرفتەکانی کوشت و کاڵ و کەرتی کوشت و کاڵ دووتیاران بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون و لە کەمبوونەوەیە. کاتێک کەش و هەواکە لەبار بێ ئەتوانین بڵێن ژینگە عینەکەمان کێشوگرفتەکانمان باشترە بێت. کاتێک کەش و هەوا لەبار نەبێ وەکو وشکە ساڵی ئەمانە بێ کێشوگرفتەکان زیاد دەکا. ئەمە یەکێ لە خاڵەکانە. جووتیاران بە بەردەوامی کێشوگرفتیانەیە، بەڵام حکومەت بەهۆی ئەوەی کە ناتوانێت بە پێی پێویست لەبەر قەیرانی دارایی لەبەر کەمبوونی ستافی ئیداری بەڕێوەبردننی لە بواری لە وزارەتی کشت و کاڵ و کێشە و گرفتی بین خۆی و حکوومەتی فیدراڵ ئەمە هەمووی لە کێشە و گرفتەکانی جووتیاران کەمەکاتەوە و ناتوانرێت بە تەواوەتی کێشە گرفتەکان چاک بکەین. چونکە جووتیاران بە بەردەوام ئەبێ لەگەڵیانە بیت لە هەموو ساڵێک. بۆ نمونە باسی گەنم بکەین لە سەرەتای وەرزی دەستپێکردنی جووتکردنی خاکەکەەوە ئامادەکردنی زەوەکەەوە ئامادەکردنی تۆەوە کۆدی کیمیاوی تا کۆتایی ئەگەینە ئەوەی کە بە بازارکردنەکە وازانی جووتیارەکە ماندووبوونی زۆری کردووە چاوەڕێ ئەوواکە ئەم بەرهەمەی خۆی ساخ کاتەوە کەچی سێرەکەی گرفتی بۆ دروستە بێت لەلایەن حکوومەتی فیدراڵۆ یان لەلایەن حکوومەتی هەرێمەوە یان سایلۆ و ئەمانیە لە بەردەستا بێت کە بۆی بتوانین ئەو هەموو گەنمە لە جووتیاران وەرگین بەو نرخەی کە لە عێراقا هەیە کە نرخێکی باشە لە ئەم ساڵ 850,000 دینارە عێراقیە بۆ ئەوەی ئەمبار بکرێت. یعنی سێرەکەی یان کاتێ سەوزەواتیان پێگات ئایانەوێت بگەنە ئەوەی کە لە وەختی بازارکردنە بە شێوەیەکی بەجوان بازارکردنی خۆیان بکەن یان بەرهەمە میواتەکان سێرەکەی تەماشاکەی بەرهەمێکی زۆری هاوردە تێتە ناو هەرێمی کوردستانەوە. جووتیاران تووشی گرفتێن ناتوانن بەرهەمەکان ساخکەنەوە بەو نرخەکەیان بەوەی کە خۆیان ئارەزویان لەسەرە یان بە تێچووەکەی جارۆیە دەرناکە. یعنی ئەمە هەمووی کێشەیە جگە لەوەی کێشەی تەندروستی لە بواری ئاژەڵی و چینکە لە پاراستنی ڕۆک لە بۆ جووتیاران ساڵ بە ساڵ زیاد دەکا و کەم ناکە. بەڵێ کاک ئەنوەر باس لە کێشەی دووتیاران کە تایبەتی بۆ گەنم و ئەمبارکردنی گەنم لەم ساڵدا جا ئەم ساڵ بارانێکی زۆر بارە تایبەتی لەم وەرزەدا ئەمە هیچ زەرێر و زیانێکی بۆ گەنمی دووتیاران هەبووە؟ ئەو بارانەی ئەم ساڵ باریوە بۆ نمونە ئێمە ئێستا لە کفرین هەتا دو ڕێژەی بارانبارین 350 ملیم پۆینت 3 باران باریوە ئەم ساڵ. ئەو ڕێژەیەکی باشە و ساڵێکی هاتە لە لای ئێمە. ڕاستە لە هەندێک شوێنمان ناوچەکانمان بەشە یعنی هەموو لەسەر یەک هێڵنین تا بتوانین بڵێن کە هەمووی یەک ڕێژە باران باریوە لە هەندێک شوێنمان زیاتر باریوە. ئەمە واکات کە کێشەمان بۆ دروست بێ لە هەندێک شوێنمان ئەوەی کە زەوی دەیمە بەرهەمەکە باش نییە، بەڵام ئەوەی کە لە هەندێک شوێنمان بەڵکو نمونە کفری سەروی کفری ڕێژەی بارینەکەی زیاترە ئەوەشی کە دەیمە هاتووەتە بەر ئەمە شتێکی زۆر باشە بەرهەمێکی باشیانەیە، بەڵام ئەوەی کە بەراوە بەرهەمێکی زۆر باشتری هەیە. ئەومان لەبیر نەچێت ساڵی باراناوی کە ساڵی باران وەک ئەم ساڵ هات بێ ئەوەی کە یعنی بۆ چۆن بڵێ احتیمادی لەسەر ئاوی بیریشە
باران هەر بەرەمەکەی باشترە بێ چکە ئاوی باران لەگەڵ ئاوی ژێرزەوی زۆر جیاوازترە ئەمە خاڵێکە ئەمساڵ بە شێوەیەکی گشتی بەرهەمی جوتیاران باشە لەبەرەوەی بارانێکی باش باریوە ئەمە خاڵی دووهەم ئەوەیە ئەم بارانە دوایەی کە باری ئەم شەپۆلە هات جوتیاران زەرریان نەکردووە ئەتوانم ئەوەی کە کردوویەتی ئەتوانم بڵێ بێن 100 ئەگەر زەرریان کردووە لە هەندێک شوێن ئەگەر تەرزە باری بێ لە هەندێک شوێن ئەگەر لافاو دروست بێ بەڵام بە شێوەیەکی گشتی بەرامبارێنی ئەم سەتاتەندە کاریگەری هەبووە لەسەر بەرەو پێشچوونی کشتتوکاڵ هەروەها لەگەڵ زیادبوونی ئاوی ژێرزەوی دە تایبەتی پڕبوونی بەندای باوەشاسوار ئەمە تا چەندە کاریگەری لەسەر کەفتی کشتتوکاڵی دەبێت بۆ نمونە بەنداوی باوەشاسوار بەنداوی دەربەنی خان باوەشاسوارە تا ئێستا لە سنووری کفریە 5 جار بە سەرڕێژی کردووە ئەوە بەنداوی ئاوەسپی هەروە سەرڕێژی کردووە یعنی ئەوە نییە بڵێ یەک جارە و دوو جارە نە بۆ چکە قەبارەیان زۆر گەورە نییە بەنداوی باوەشاسوار 6 ملیۆن مەتر سێجایە یعنی بۆ بارانی ئەم ناوچەیە زۆر کەمەنە ینی قەبارەکەی بیچکە بۆ ئەوەی ئەتوانرێت سوود لەو ئاوە بگرێت بە شێوەیەکی زیاتر بۆ ئەوەی مە بتوانین ئاوە لەورە کە ئەوە زیادە بۆنتری بۆ دروستکەین پرۆژەی ئاودێری بۆ دروستکەین بۆ ئەوی بگێتە جوتیاران ئەو ئاوە بۆ ئەوی بتوانین ناوچەیەکی تری زەوی دەیمی بکەینە بەراو بۆ ئەوەی ئاوی ژێر زەوی بەکار نەهێنرێت چونکە ئەوە چییە ئەوە بەرهەمی ئەوە بۆ نەوەی داهاتووە بۆ ئێستا نییە ئێمە دەستی بۆ ببین و با ئەوەش بزانین بەکو پێشترش ئاماژەم پێکرد باران ئاوی باران ئاوی بەنداوەکان زۆر کوالیتی باشترە لەو ئاوەی کە لە ناو ژێر زەویە دەرەهێنرێت بە تایبەتی ناوچەی ئێمە ناوچەیەکە کە وەکو باسەکان بۆ چۆن بڵێ توخمە سروشتەکان یان مادە سروشتەکان لە ژێر خاکە زۆرە نەوتمان زۆرە کوالیتی ئاوەکەی ئێمە ئەو کوالیتی ئاوە نییە وەکو کوالیتی وڵاتانی تر ئەوەش بخۆی کاریگەری هەیە لە هەرێمی کوردستاندا توانراوە بە گوێرەی پێویستوت لە ئاوی بەنداوەکان وەربگیرێ بۆ نمونە بەندای باوەشاسوار کە وەکو بەڕێستان باستانەوە کە چەند سەرڕێژ بۆ بەنداوی دەرمەندیخان لە ئێستا دەکە ئەویش سەرڕێژ بووە توانراوە بە گوێرەی پێویست سود و ئاوە گرنگە وەربگرن کە لەناو بەنداوەکاندا هەیە بە پێی پێویست نەبووە نە منمونەت بۆ باسەکەم لە بەنداوی باوەشاسوار 6 ملیۆن مەتر سێجا ئەگرێ ئێستا توانم بڵێ تقریبان بەپی قسەی پسوەران ئەگەر 9 ملیۆن لەوانەیە بەس قڕولیتاوی لە بنەوە تەپیوە ئەمە خاڵێک یعنی نیشتۆتۆ عەفوەن نیشتۆتۆ ئەمە یەک هێڵە تا ئێستا یەک هێڵ 5 کیلۆمەتر و نیم ئاوی پرۆژەی ئاودێری لێ دروست کراوە نێزگەی 100 جوتیار سوودی لێ بینیوە 1000 دۆنە میکرێتە بەراو ئەتوانین بەلای ڕۆژهەڵات ڕۆژهەڵات و باشووری بەنداوەکە کە ئەگاتە دیوی قەرەوغڵان و گوندی دوانزەیمام و سەرچەم بتوانین ئەو پرۆژە سوودی لێ ببینرێت ئەمە بۆ خۆی ئەو کاتە ئەتوانین 1000 دۆنەم زیاتر لە 1000 دۆنەم بتوانین بکەینە بەراو ئەمە خاڵێکی ترەوەیە بتوانین ئەو ئاوە سەرڕێژە کە ئەکرێت لە بتوانین بۆندێ دروستکەین بۆ ئەوەی ئەو ئاوە کە ئەڕوات بەزایع نەڕوات بتوانین کۆی کەینەوە لە بۆندێکە ئەمەش خاڵێکی تر بۆ مەسلەی ئەوەی ئاوی ئاوەسپی لە ساڵی 2000 ئەگە هەڵە نەبم 90ەوە تاو بووە نێزگەی 22 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە هەتا ئێستا چەند ساڵ سەرڕێژی کردو بەس ئەمساڵ لەوان دو سێجا سەرڕێژی کردو بێ هەتا ئێستا پرۆژەی ئاودێری لەسەر نییە هەتا ئێستا بۆ پرۆژەی ئاو خواردن بۆ گوندەکانی خان و گوندەکانی تر کە ئەو گوندانە بە تایبەتی گوندی خان ئاوەکەی کەف ناکە کاتە تایید بەکارتێری یعنی ئەوە نە کوالیتەکەی نزمە یعنی بۆ ئاو خواردن هەر بۆ ئەوەش بەکارن بۆ ئاژەڵداری بۆ باخ و باخات یعنی ئەو شتێنە هیچ بەکار نایەت جایە پێویستە ئێمە بتوانین کار بکەین لەسەر ئەوەی بتوانین پرۆژەی ئاودێری دروستکەنە سەرەوە ئەوەی کە باسەکەی بەنداوی ترمانەیە بەنداوی خۆرنەوەزان لە سنووری کفریە وێش 190 تەواو بووە بە پێی راپۆرتەکانی کەناڵی کورسات بەڵام هەتا ئێستا نەتوانراوە سەتادەکەی تر تەواو بێ بۆ ئەوی ناوچەی داودە و ناوچەی کە ناوچەیەکی ئەمفال لێکراوە بتوانین پرۆژەی ئاودێری دروستکەین و ئەگەر هاتو ئێمە باشە چۆن بەرگری بکەین لە گۆڕانی کەشوهەوا ئەوەی کە نەزانێت گۆڕانی کەشوهەوا کاریگەری چییە گەرمیانەکان نەزانن خەڵکی کوردستان و عێراق ئەزانن بۆچی لەبەرەوەی ئێمە 2 ساڵی سەختی گوشکە ساڵیمان بەڕێ کرد یعنی ئەو ساڵانە وای لێ هات ئێمە بە دوای
ئەو پەڕی حەلە کەوتین ئەو پەڕی بەکارهێنانی ینی چارەسەرێک بۆ ئەوی بتوانین چی بکەین بەڵام توانیمان کۆمەڵێ ڕێکار بگرنە بەر بەڵام ئەو ڕێکارانە بەپێی پێویست نییە کۆتایی لە ئەو ڕێکارە بەڵێ کاتەکە ئەنە تا چەندێک وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکانی سەر و خۆتان پشتیوان و هاوکارتانن بۆ بەرەو پێشبردننی کردی کوشت و کاڵی چارەسەرکردنی ئەو گیرروگرفتانێک لە بەردەم کردی کوشت و کاڵی هەروها گۆڕانی کەش و هەواشە ماسە پلانی ئەوان چیە بۆ دۆخە ئەوەی کە لە ئێستادا هەیە لە وەرکشۆپێک و لە سیمینارێک و لەوە زیاتر نییە بۆچی چونکە ئەوەی کە ئەبینرێت هیچ لە ئەرزی واقعە گۆڕانکاریەک نییە یعنی ئەڵێ کاکە گیان پرۆژه ئاودێری کاکە فەرم بۆ پرۆژه ئاودێری لە ساڵی 2009 من ئاگادارم کە پرۆژەیەکی ئاودێری کە لە ساڵی 79 نەکراوە کە لە قەرەبڵاغەوە ئەو پرۆژە تێت بۆ سنووری کفری 30,000 دۆنم ئەوە کاتە بەراو تا ئێستا لە 2009 ها لە بەردەستی بەرپرسانی وزارەت تایسە نەکراوە یعنی بۆچی بە دووشە جواب دەدەنەوە قەیرانی دارایی ینی ئەوەیە ئەو قەیرانی داراییە کاریگەری زۆر بەڵام ئەبێ ئێمە منەی ڕێکاری تر بکەین ئەو ڕێکارانی تر لە وڵاتانی تر بەڕێ ینی پەیڕەو ئەکرێ بۆ نمونە مشترک بێ لە بینی قطاعی خاصە و قطاعی عامە ینی کەرتی تایبەت و کەرتی گشتی بۆی بتوانین ئەو پرۆژە بگات وەجوتیاران سوودی لێ ببینین بەڵام بە شێوازی لە شێوازەکان تر کە سوود ئەو ناوچە ببوژێتەوە چکە ناوچەی ئێمە ناوچەیەکی بەرفراوانە ناوچەیەکە نیزاعی سیاسیمان هەیە لەگەڵی برایانی عەرەبە لەگەڵ وڵاتەکانی شوێنەکان ترە ناوچە دابڕاوەکانە پێویستە ینی ئێمە بتوانین خەڵکەکە پەیوەستکەین بە خاکەکەەوە خەڵکەکە بگێڕنەوە بۆ خاکەکە بەڵکو کۆچ ڕووینەدا ئێمە لە وشکە ساڵی کۆچی ژینگەیمان بوو یعنی ئەو کۆچی ژینگەیە وای کردووە ئێستاش بە تەواوەتی نەگەڕاوەتەوە چونکە ئێمە ناوچە ئێمە کۆچی ئەمفالمان بینی ئەو ئەمفالە کاریگەری بەس لەسەر بەشارەکان مرۆڤەکان نەکرد بەڵکو لەبەر لە نزبەی کورد نەکرد بەڵکو لەسەر ژینگەی ناوچەکەشی کرد ئەو ئێرەشتا ئێمە ئاسەواری 1970 گوندڕیخواوەکان و ئەمفالکرا ناوچێ شاڵای ئەمفالمان تعویز نەکردووە تا ئێمە بەرگری گۆڕانی کەشوهەوا بگرین بۆیە پێویستە ئەگەر هەر گرنگی ئەدرێتە ناوچەی لە ناوچەکانی تری کوردستان گرنگی زیاتر بدێت لە ناوچەی گەرمیان و ئەو پرۆژە ئاودێرانە کە داوا کراوە ها لە بەردەستی بەرپرسانی وزارەتە و بەرەوبەرایەتی ئاوی سەرزەویە ئاوی ژێرزەوی کوردستانە کاری لەسەر بکرێ بە شێوەیەکی جوانتر ڕێکتر ئەولەوێتی بێدرێتە بۆچی لەبەرەوەی تو جەنابەت پێشترش وتت ئای باشە سوودمان لێ بینیوە لە ئاوی دەربەنی خان ئەو بەنداوی ئاوی دەربەنی خانە ئەو ئاوی سیروانەتێت ئەبێت تا ئێستا ئێمە بەپێی پلانی حکوومەتی هەرێم دوو پرۆژەی تر ئەنجام بدرێایە بەنداوی باوەنور بۆ بەنداوی بەردەسوور ئەوە لە سنووری ناحەی باوەنورە ئەمەش لە سنووری قەزای کەلارە ئەگەر هەردیگی لە قەزای کەلارە بەڵام ناحێ و قەزاکان نێزیکی قەزاکەیە ئەگەر ئەو دوو پرۆژە ئەنجام بدرایە ئێستا خەزانێکی ئاوی زۆرمانە بوو یعنی ئەتوانین بڵێن گەرمیان بەرگری زۆر لەوە زیاتری وشکە ساڵی ئەگرت ئەمجا لێرە یەکشتریشەیە لە وڵاتانی تر لەسەر کراوە یاخود هەر دواخرا و نەچوونە بەدەم داواکاری ئەو پرۆژەوە کە وەکو بەڕێستان باسی لەوە دەکەن سوودێکی هێزگا زۆری بۆ ناوچەکە بێ بەڕێز سوپاس بۆم پرسیارە بەڵام ئەوەش بابزانە هەر لە راپۆرتەکانی جەنابتانە لە پەیامێرەکانی بەڕێزی کورسات کە مەیدانیانە لە واقعەکە ئەژێن لەگەڵ خەڵک و گیش و گرفتی جوتیاران ئاژێن و کێشەی ئاو لە ناوچەکە بە ئێستا تەماشاکە بەنداوی باوەنور ئەگە هەڵا نەبم 120 ئیشی کراوە ئەگە هەڵا نەبم و بەردەسوور وازم بەس بەردی بناخەدانراوە یعنی ئەی چەند بۆنتر ئەبواە لە گەرمیان پار جەنابی وەزیرات ئەبواە بکرایە یعنی بۆند ئێمە بەنداوەکەمان گەرەکە سێ بەنداو هەیە قەراری لەسەر کراوە تا ئێستا تەواو نەبوو بۆ نمونە ئەوەی خۆرنەوەزان 100 ماوە ئەمە یەک لە ناوچەی داوێ ناحی زنانە سەر بە قەزای کفری باوەنور ئەگە هەڵانەوەم 120 ئیش کراوە ئەوە لە باوەنورە بەردەسوور هێشتا ئیش لەسەر نەکراوە ئەوە لە بەردەسوور نێزی قەزای کەلارە ئەگەر ئەم سێ بەنداوە تەواو بکرێ و پرۆژەی ئاودێری دروست بکرێ ئەتوانین بڵێن مەساحەیەکی یان ڕوبەرێکی زۆر لەوەی کە ئێستا لە بەردەستایە
زەوی دەیم بکەینە بەراو ئەو کاتە جوتیاران ئاسوودە بن و بەرهەمی کوشتتوکاڵیمان بەرەو باشترە ڕوا و ئەتوانین بڵێن بەردێکە خێنە سەر بەردێک بۆچی ینی هەنگاوی بەرەو پێشترە ڕۆین بۆ ئاسایشی خۆراکی کوردستانی خۆشەویست. بەڵێ ڕێنمایی و هۆشیارەکانی ئێوە بۆ جوتیارانی ناوچەکە چیە بۆی بتوانن کەرکردی کوشتتوکاڵی بە زانستی بکەن بە شازگە لە شێوازەکان بتوانن کە بەرهەمێکی باشیان هەبێت سوود لەو بارانە وەربکردن کە لەم ساڵدا باریوە. ڕێنمایی هۆشداری ئێوە بۆ جوتیاران چییە؟ بڵێ ئێمە بەپێی پێویست ئەوەی کە لە بەردەستایە دایما هەوڵمان داوە کە لە خولەکانە لە خولی ڕێنمایی کوشتتوکاڵی لە راپۆرتە ئەوەی کەناڵک بڵێ ئاسمانەکانە یا کەناڵەکانی تری خۆماڵی یان لە بڵاوکراوەکانە لە ڕۆژنامە لە ڕێی کەناڵەکان تری وزارەتی کوشتتوکاڵە بتوانین جوتیاران هۆشیار بکەینەوە بتوانین ڕێنماییان بکەین بەپێی پێویست چکە من هەم لە بنکەیەکی ڕێنمایی کوشتتوکاڵیە کە من و برادێترین یعنی دوو مهندسی زراعی ناوچەیەکی بەرفراوان بەبێ سیارە بەبێ کەرەستە یعنی بۆ خۆمان گرفتمانەیە جگە لەوەی قەیرانی دارایی و کەمینی موچە و نەبوونی موچە و ئەمە بەخۆی گشتی گرفتە ئەمە خاڵێکە بەڵام ئێمە قەدر ئیمکان ئەوەی کە پەیوەندیمان پێکرد ڕۆژانە لای جوتیارانەوە کە پێمان کراوە توانیمانە جوابیان بدەینەوە وەڵامیان بدەینەوە بەپێی پێویست ئەمجا هەر ئەم ساڵ ئێمە توانیمانە خولێکی ڕێنمایی کوشتتوکاڵی بکەین بۆ جوتیارانی بواری گەنم کە دوو خولمان کردو گێڕاوە ئەم ساڵ و هەروەها خولێکی تر بۆ دەرچوانی تازە دەرچوان ئەوانەی سەرپەشتیاری پرۆژە کوشتتوکاڵەکان کە بۆ پیشەسازی خۆراک لەگەڵ وزارەت و کراوە لەگەڵ ڕێکخراوی UNDP و ڕێکخراوێکی ترا ئەوش سی دەرچوو سوودیان لێ بینیوە لەگەڵ ئەوەش توانیمانە خولێترمان ها بەڕێوە لەسەر ئالیکی سەوس کە بۆ جوتیارانی گەرمیان هەوش سی جوتیارە بۆ سنووری گەرمیان لەم ئەم هەفتانە هەفتەی تر ئینشەڵا دەست پێکەین بە هاوکاری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی و هەروەها لەگەڵ ستافەکانە ئێمە ساڵانە ساڵی وا هەیە پرۆژەمان بۆ پلان و پرۆژەمان هەیە بەڵام جێبەجێ ناکرێت لەبەر قەیرانی دارایی ساڵی واش هەیە پرۆژەی باشمانەیە بتوانین لە ڕای سیمینار و لە هۆری وەرکشۆپ و لەگەڵ بتوانین ڕوونکردنەوەی کێڵگەی بکەین بتوانین خولی گونجاو بۆ جوتیاران بکەین بەپێی پێویست بەڵام قەیرانی دارایی وای لێمان کردووە خۆ دەزانی حکوومەتی هەرێم ئەوە چەندی ساڵە بودجەی نییە یعنی کە پرۆژە بودجەی نییە ئەو پرۆژە بودجەیە تەسیری لە ئێمەش کردووە خۆ دەزانی پرۆژەی ئەو میزانێک کە دانرێ ساڵانی پێشودانڕێ کە ئیسانیە لە یەک تا دوو یعنی سەتا دووی تێنە ئەپەڕان بۆ کوشتتوکاڵ ئەبێ کوشتتوکاڵ لە سەتا کەمتر نەبێ و هەروەها ئێمە بتوانین کار بکەین زیاتر بۆی خزمەت جوتیاران بکەین و بەرهەمی جوتیاران باشکەن و بەدەمیان و بچین لە وەختی ئەو کاتەی کێش و گرفتیانەیە. بەڵێ کاک ئەنەرۆک و دوا پرسیار جوتیارانی هەرێمی کوردستان تا چەندێک دەتوانن بەرهەمەکانیان ساغ بکەنەوە ئایا لە ئێستادا کێشەگیری و گرفتەکانی بەردەم ساغکردنەوەی بەرهەم و جوتیاران بەردەوامە یاخۆ بە شازێک لە شێوازەکان چارەسەر کراوە؟ ئێستا جوتیارانی ئێمە لە کفری باسی گەرمیان بۆکەم بە شێوەیەکی گشتی و کفری و گەرمیانێکێکە ئێمە های لەبەردەست شتای ئەو بەرهەمەی کە هاتووەتە بەر هەندێکی دووراوەتە و هەندێکیشی ماوە لە کاتی دووربینەوەیە دووربینەکردنی گەنمین وەلجووە چاوەڕێ ئەوواکرێ جوتیاران کە نایە نووسیە لە پلانی خۆتا یعنی بڵێ ئەوەی کە کوشتتوکاڵ داوای کردووە کە تەسلیمی سایلۆیکەن تا ئێستا چاوەڕێ ئەوەکەن بۆ ئەوەی بتوانین بە ئەو بڕیارێک کە لە حکوومەتی عێراقەیە هەموو بەرهەمی جوتیاران کۆکاتەوە ئەو بڕیارە جەنابی وەزیر ها لە بەغدا و عیشی لەسەرەکە بۆ ئەوی بتوانێت بەرهەمی جوتیاران بە شێوەیەکی گشتی وەرگیری ئەمە خاڵێک ئێمە سەوزەواتمان پێگا چەند سۆڕژێکی تر تەماتەی کفری و ناوچەی گەرمیان پێگا شووتی و خەیار و تەماتە و ئەو بەرهەمە سەوزەواتەکەمان پێگا لە ئێستاوە ئێمە پێویستیمان بۆیە بڕیاری قەدەغەکردنی بەرهەمی هاوردە بکرێ و باش بخرێت سەر ئەو بەرهەمە هاوردانە بۆ ئەوەی بەرهەمی جوتیاران ساغ بکرێتەوە جوتیاران لەو گرفتە بۆ ئەوەی کە بەرهەمیان تێتە بەر بتوان لە بازار ساغکەنەوە بە شێوەی گشتی یعنی ئێستا سێشتمان لەبەر دەسا دانەوێڵەکانمان تەسلیمی سایلۆ بکەین چاوەڕێی بڕیارێکی ڕوونەکەن
بۆ ئەوەی ئەو ڕێجە کەدانراوە گەرمیان سایلۆیەکی 40,000 تۆن وەرەگرێ بەڵام لەواچی ئەمساڵ گەرمیان نێزگەی 150,000 تۆن گەنمی بەرهەم بێت. ئەمە جگە لە جۆ ئەمە کشی بۆ خۆی گرفتە پێویستیمان بەوەیە ئەو بڕیاری کە لە حکوومەتی عێراقەیە بەری گەرمیان و کوردستان کشی بگرێ بۆ ئەوی بەرهەمەکانمان لە سایلۆکان تری عێراقا تەسلیم بکرێت و بۆ ئەوەی بەو نرخە کە 850,000 دینارە وەربگیرێ بۆ ئەوی بەرهەمەکان سوود بگرێن و هەروەها قەدەغەکردنی بەرهەمی هاوردە بکرێ لە لای سەوزەوات و ئەو بەرهەمانەی کە هاتوۆتە بەر خاڵێکی تریش ئەوەیە کار بکرێ بۆ ئەوەی وتمان قەدەغەکردنەکە و یارمەتی جوتێران بدرێ کاراسانیان بۆ بکرێ بۆ هاتوچۆکردنی بەرهەمەکانیان لە قەزا و بۆ شارەکان لەم شارە بۆ ئەو شار ڕێگریان نەکرێت. ئەمە خاڵێک و خاڵێکی ترش ئەوەیە کە یارمەتی جوتیاران بدرێت کاراسانیان بۆ بکرێت ینی کۆمەڵش ینی کاراسانی بۆچی با ئێمە لەو تەوەرە دەرچین بەس بە دوای ئەوە بکەوین هەر بڵێن بەرهەمەکە ساخێنە کاتی ئەوە هاتووە پیشەسازی خۆراک گرنگی پێ بدرێ بۆ ئەوەی بەرهەمی جوتیاران لە پیشەسازی خۆراکە کۆکەینەوە و بکەینە بەرهەمی پیشەسازی دەستنەوەن بۆ بەرهەمی پیشەسازی قوتوبەند و پاکیجکردنی وڵاتانی تر لە هەمان کاتە یارمەتی جوتیاران بدەین ساردکراوە یعنی بەڕات دروستکەین لە قەزاونەحەکانە یان یارمەتی جوتیاران بدەین ئەو کەسێک کە ئیمکانیەتی هەیە کاراسانی بۆ بکرێ بۆ ئەوەی بەڕات دانات بۆ ئەوی بەرهەمەکەی خەزمکە بە پێی پێویست دای بەزێتە بازار و لە بازار تەزەخم دروست نەبێ هەڵواسین دروست نەبێ بۆ ئەوەی بەرهەمەکان بە پێی پێویست بگاتە بازار توێشی نەخۆشی و گرفتی عەمبارکردن نەبێت تا بتوان جوتیارەکان بە نرخێکی گونجاو و بەرهەمێکی خۆماڵی بکاتە دەستی کڕیار و بەکارهێن تا هەروەها ئەو چەندێ داهاتی ناوخۆمان باش بێت چەندێ پارێزگاری لەو بەرهەمە کە هاتووەتە بەر دەستمان بپارێزین ئەو کاتە ئەتوانین یارمەتی جوتیاران بدەین بۆ ئەوەی لەسەر پێی خۆیان بۆستن. ئێمە جوتیاری وامانەیە لەگەڵ کۆمپانیەکی وەکو لیزا پەتاتی جبسی لیزا ڕێکەوتووە چەند جوتیارمان لە سنووری گەرمیان کە ساڵانەها زیاتر لە 100 تۆن بەس پەتاتیان ئەداتێ لەو جۆرەی کە ئەوان گەرەکیانە جوتیارمانەیە گەرمەشامی ئەداتە کارگەکان جوتیاری ترمانەیە ئەوەی باسی گەنم بۆتان کرد جوتیاری ترمانەیە لە بوارەکان ترە پێویستیمان بەوەیە هاوکاریمان بکرێ بۆ ئەوەی ئێمە بتوانین لە بواری سامانی ئاژەڵ لە بواری ڕەشەوڵاخ و مەڕمەرداری مەڕ و بزنە و هەروەها بتوانین لە بواری سەوزەوات و دانەوێڵەشە بتوانین ئەکتیفای ذاتی وەرگین لە هەمان کاتە لە کۆتاییە جوتیارەکانمان پەیوەستکەن بە خاکەکەەوە و وەکو باو باپیرانیان لەسەر خاکەکەیان بمێنن و گرنگی بدەنە کەرتی کوشتتوکاڵ و لە هەمان کاتە یەک شتمان لەبیر نەچێ ئەمڕۆ چەندێک کوشتتوکاڵەکەت باش بێت ئەوەنە گەشت و گوزارسی باشە بێ وەکو ئەوەی لە کێڵگەی کوردستانی لە هەڵەبجێ شەید ئەبینرێت لای کاک حامد کە چۆن کەرتە کێڵگە کوشتتوکاڵی کوردستانی کردێتە شوێنێکی سیاحی شوێنێکی گەشتیاری خەڵکی لە هەموو لایەکەوە بۆی تێت یعنی تێکەڵکردنی کوشتتوکاڵ گەشت و کوشتتوکاڵ یعنی گشتتوکاڵەکە کوشتتوکاڵ و گەشت و گوزارەکان تێکەڵ کردووە لە هەمان کاتە لە کۆتاییە ئێمە چیمان دەستەکەوێ ژینگەیەکی لەبار و ژینگەیەکی خۆش و ژینگەیەکی پێویستمان لەبەرەکەوێ لەبەردەستایە ئەمجا ئەتوانین لەو کاتە بتوانین کە چەندە جوتیارەکان پەیوەستکەین بە خاکەکەەوە ئەو کاتە بۆمان خاکەکەمان و ژینگەکەمان و گەشت و گوزارمان و کوشتتوکاڵەکەمان و ئابووری وڵاتمانیش بەرەو پێشە چیە. بڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئەنوەر عەزیز لە پسرایی بەشی ڕێنمایی کوشتتوکاڵی کفری سپاس بۆ تۆ سپاس بۆی کار لە بانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵمان سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەرنامەکەتان.